بەهۆی تەرخان نەکردنی بودجە بۆ پرۆژە ڕاکێشانی ئاوی گۆبتە چەمچەماڵ لەلایەن وەزارەتی شارەوانی هەرێم و ئیداری پارێزگای سلێمانی پرۆژەکە بۆ ماوەی 2 مانگە ڕاگیراوە کاری تێدا ناکرێت. پەیوەندیمان کرد بە سەرپەرشتیاری پرۆژەکە بەڵام ئامادە نەبوو قسە بکە بۆ پەیام. ڕاگیرانی پرۆژەکە کە تەنها لە 6 تاوا کراوە هاوڵاتیانی چەمچەماڵی نیگەران کردو و پێیان وایە دانانی بەردی بناغی پرۆژەکە تەنها بانگەشەی هەڵبژاردن بۆ ناومێدن لە بەڵێنەکانی کاربەدەستانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم. بەداخەوە قەزای چەمچەماڵ و قەزایە کە خاوەن گەورەترین قوربانیە لە هەموو شەڕەکان و شۆڕشەکانە گەنجی ئەم شارە قوربانەدا لە پێناو پاراستنی کوردستان بەڵام کە مافێکی سەرەتایی ئاوی خواردنەوەیە لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 34 ساڵە بەڵێن بەم شارە درێت کە پرۆژەی ئاوی خواردنەوەی بۆ ڕاکێشێ بەڵام لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە کۆمەڵێک کەس دێنبەردێکی بناغەکەیدا ئەنێن و دەیکەنە بانگەشە هەڵبژاردن و قەناعەت بۆ خەڵکاکەن کە پرۆژەکە ڕاکێشە بەڵام بەداخەوە ئەمە بێ هەڵوێستی ئیداری ئەم شارەیە و لایەنە سیاسەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حەقە لە بەرامبەر ئەم کارە بێدەنگ نەبن ڕای گشتی ئەم شارە دروست بکەن خەڵکی ئەم شارە بێدەنگ نەبێ چونکە لەگەڵ هاتی وەرزی گەرما ئەم شارە دە ڕۆژاری ئاوی خواردنەوەی پێدرێ بەداخەوە کەوا لەم شاراکەن. بەڵێ لە ڕاستیە شاری چەمچەماڵ شاری شەیدان و ئەنفالکراوە شارێکە کە زۆرترین قوربانی لە پێنام کورسانیاداوە بەڵام بەداخەوە ئەوەی هاوینان بەسەر ئەم شارۆچکەی ئێمەیە گونجێ ئەگوزارێ بە تایبەتی ئەوەی لە شۆڕش ئەگوزارێکە هاوینان غەرقەبین لە گەرمایە خەمچین لە توینایە بەڕاستی ئەم حکوومەتە هیچ پرۆژێکی ئەوتۆی بۆم شارە نەکردو بارەت بە ئاوی گۆبتە چەمچەماڵ تا ئێستا هیچی بۆ نەکراوە لەواچێ لە 100 کارەکانی تەواو بوو بێت کارەکانی پەکی کەوتووە بە بیانووی ئەوەی گوایە کۆمپانیاکەین حیزبێکی دیاریکراوە لەم زۆنی سەوزە حیزبێکی تر نایڵێ کار بکەن گوایە پارەی بۆ سەرف ناکرێت ئەمانە تەنها بیانووە ئێمە نزیکەی 15-20 ساڵە چاوەڕێی جێبەجێکردنی ئەم پرۆژە گەورەین کە چەمچەماڵ ڕزگارەکە لە توینیەتی بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێ هۆکارەکەی چێ نازانێت ئێمە حەزەکەین ئەم مەشروعە بگرێتە بەغا بۆمان جێبەجێکە بەغا بۆمان دەکات بەغا حکوومەتێکی شەرعی وڵاتە ئەوان بۆمانەکەن بەس بەخوا ئەمان 6 جار پارەکەیان خوارد انتخاباتە هەڵێ هەموو شتێکەکەین دواییش پاشیمانە بنۆکات. چالاکێکی مەدەنیش دەڵێت پرۆژەی ڕاکێشانی ئاوی چەمچەماڵ بە مردووی لەدایک بوو حکوومەت توانای جێبەجێکردنی نییە. خۆی لە ئەسڵا پرۆژەکە هەر بە مردووی لەدایک بوو ینی هەر پرۆژەکە ئەسڵان پرۆژەیەکی مردوو بوو لەبەر دوو حاڵەت یەکەم حاڵەتی پرۆژەکە کە تێچۆکەی کە تیان نووسیوە $، بوو ئەو پرۆژانی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە $، بۆ وەستاوە بە جۆرە لە جۆرەکان بە مردوو حسابەکرێن. دووەم یەکێکە لە کەموکورتەکانی ئەم پرۆژەیە ئەوە بووە کە کراوەتە سەر ئیداری سلێمانی نەخراوەتە سەر ئیداری حکوومەت. ئەمە دوو سێ ئەم پرۆژەیە بە کەموکورتێکی زۆرەوە بە حاولەیەکی ئەعلامی و بە هەڵایەکی ئەعلامی لەدایک بووە پەلەپەلێکی زۆری پێوە دیارە ئەوە نەبێ بودجەی بۆ دابین کرێ ئیشی بۆ کرێ اینجا پرۆژەکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئێستاژەوە چەندێکە بەسەر حملەی ئەعلامەتی پەڕی کردەوە بەسەر هەڵبژاردنەکاندا ڕۆیشتووە ئەم پرۆژەیە وەک خۆی یان لە 100 تێپەڕ نەکردووە پرۆژەیەکی گەورە کە تۆ پێویست بە ئەم ساڵوە هاوین هاتۆ پێویست بە ئاوا بەم حاڵ و بەم حیساب و بەم کتابەوە نە ئیدارا درێ نە ئەڕاتە ڕێوە. وا بڕیار بوو لە ماوەی 2 ساڵدا و لە ڕێگەی ئەم بۆڕیانەوە ئاوی گۆبتەپە بگاتە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بەڵام دوای وەستانی پرۆژەکە نازانرێ کەی کێشەی کەم ئاوی لە قەزای چەمچەماڵ کۆتایی پێدێت. ڕەوین محەممەد کەناڵی پەیام گۆبتەپە.